بەردەوامی کارکردن بە بڕیارەکانی حکوومەتی عێراقی فیدراڵ تایبەت بە داخستنی مەرزە نافەرمیەکان کۆڵبەران و کاسبکارانی مەرزی دەرەی مەڕ لە ناوچەی هەورامان هێنایە سەرجادا. ئەوان لە بەرامبەر نیگەرانیەکانیان بۆ چەند کاتژمێرێک ڕێگای سەرەکی هەورامانیان داخست، داوایانە کرد بۆ دەستەبەرکردنی ژیانی سەدان خێزانی ناوچەکە ئەو مەرزە بە ڕوویاندا بکرێتەوە. بۆ هۆکاری ڕسق بڕینی 2000 نەفەر لەو گەنجە بە تایبەتی لەو مەرزە ڕازیە بەوەی بە شوێن وڵاخێکەوە کار و کەسابەتی خۆی بکە بژێوی ژیانی ڕۆژانەی بەڕێوە بەرێ هاتووە بەتەقە نایاڵێ خەڵکی ئیشکا. ئەمە هۆکارەکەی حکوومەتی عێراقیە، ئەمری کردووە پاسەوانی سنوور نێڵی خەڵکیشکا. هۆکارەکەی بۆچی؟ تقریبا 400-500 ماڵ بژێوی لەسەر ئەم مەرزەیە. ئەم مەرزە سێ مانگ لەمە پێش حکوومەتی عێراقی هەموو مەرزەکانی لاوەکیەکان و ڕسمیەکانیشی داخست. دوای ئەمە جوهدێکمان کرد ئەم مەرزە کرایەوە لەسەرەوە وردە وردە ئێمەیان هێنایە خوارەوە هەتاوەکو گوڵب. ئێستا پاسەوانی سنوورە ئەڵێ ئێمە عایدی حکوومەتی عێراقین بە هیچ شێوەیەک ناڵین. ئەم بارە بڕوە، ئەم بارەش خۆی یاساییە، گومر کراوە، هیچ کێشەیەکی نییە، هیچ مشکلەیەکمان نییە، نەباری قاچاق هەروە هەمووی هیچ مشکلەیەکی نییە. ئەمەش وەستی حکوومەتی هەرێمە کە گومرگێکە یەتە لای ئێمە یا جگەرەیە یا پۆشاکە یا سپلێتە یا میکیاجە. ئێمە لێرەوە بە وڵا خەیبین بۆ سەرەوە بۆ حدودی ئێران. پاسەوانی سنوور ڕێگریمان لێکان نایڵێنم بارە بەرینە سەرەوە. ئێمە بژێوی ژیانی خەڵک لەسەر ئەم مەرزێ فەرمو بگرە ئادەی کاکە ئێستا و گەنجانە ئەگەر بکرێ وڵاغداری بکەن باشە یا بچن لەوێ شەڕ ئاژاوە دروستکەن و بەزم بدێنەوە بۆ خەڵک. ئێمە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین ئەگەر حکوومەتی ئێمەیە و هاوکاریمان نەکات و هاوخەمی خەڵکە کاکە بێت بە سەردەمی هاوخەمەکانمانەوە. بۆ وەرگرتنی زانیاری لەسەر هۆکاری بەردەوامبوونی ڕێگریەکانی حکوومەتی عێراق لەسەرکردنەوەی مەرزە نافەرمیەکان و کارکردنی هاوڵاتیان لەو مەرزانە، کورسات نیوز هەوڵی دا و تێلایەنی پەیوەندیدار لە پاسەوانی سنوور وەربگرێ. بەڵام ئەوان بەهۆی نەبوونی مۆڵەتی لێدواندان بۆ دەستگاکانی ڕاگەیاندن نەیانتوانی هیچ لێدوانێک بدەن. تەنها ئاماژیان بەوە کرد فەرمانەکەی حکوومەتی عێراق بۆ داخستنی مەرزە نافەرمیەکان بەردەوامە بێت کاری پێ بکرێت. جێگای ئاماژە پێکردنە لە سنووری پارێزگای هەڵەبجا 6 مەرزی نافەرمی بوونی هەیە. بەهۆی لێکەوتەکانی ڕیفراندۆمەوە حکوومەتی عێراق بڕیاری داخستنی مەرزە فەرمی و نافەرمیەکانی دەرکرد. ئەگەرچی لە ئێستادا هەنێک لە مەرزەکان کراونەتەوە، بەڵام داخستنی هەندێکی دیکەشیان بەردەوامی هەیە کە ژیانی هەزاران گەنجیان وڵاتە و بژێوی خێزانەکانی لەسەر بەندە. سەلاح جەمیل، کورسات نیوز، ناحیەی خوڕماڵ.